بیرکاری پۆلی هەفتەمەی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 115. بەهای هەر بڕێک دیاری بکە کە پیتی ب یەکسان بی بە کەم 5، پیتی ج یەکسان بی بە 6 و پیتی د یەکسان بی بە کەم 12. واتە دوو پیتم هەیە نێگەتیڤن. بڕەکەش هەر جارەی دەگۆڕێ پرسیاری 39 بڕەکە کەم دوو پیتی د کۆ پیتی ج. کاتە ئەمن دەچم لە جیاتی دانان لێرە دەبی زۆر ئاگام لێبی کەم دوو لێک درایە لەگەڵ پیتی د. ئەو لێکدانەی دەبی ئەمن ببینم لە کاتی دانانی ژمارە لێکدانەکەی ڕەچاو بکەم. کەواتە دەنووسمەوە پیتی د وەکو گوتمان نێگەتیڤە، ج ئیش پۆزیتیڤە. کەواتە لێرە ئەمن بڕەکەم نووسیتەوە لە جیاتی دانانم دروست کردیە. ئێستا چونکە ئەمن لێرە نەمنووسی جاران بەڵام کەوانەم دانا چونکە پیتی د نێگەتیڤ بوو کەوانەی دانێم واتە جاران، بەڵام ئەگەر بشنووسم جاران ئەوە هەڵە نییە هەتا باشتر بیبینم کە هەرچەندە پێویستیش ناکە. گرنگترین شت ئەوەیە لێرە ئەمن بزانم کە دوو ژمارەم هەیە نێگەتیڤ نێگەتیڤ، سەرجەمەکەی هیچ پێویست ناکە نێگەتیڤ بیت چونکە لە ئێستاوە بێگومان ئەمن جارێ هیچ تەمەشای ئەو کۆشەشەی ناکەم چونکە ئەوە ڕێسای تایبەتی خۆی هەیە، تەنیا جارێ سەیری ڕێسای لێکدان دەکەم کە هەمان ڕێسای دابەشیشە. کەواتە چونکە ئەمن دوو کەمم هەیە ئیدی بەسە جووتەک کەم هەیە لە وەڵامەکەی پێویست ناکە کەمم هەبی یەکسەر ژمارەکان لێک دەدەم. لە کاتی لێکدانی ژمارەکان دوو جاران 12 یەکسانە بە 24 تەواو. ئەوجا ئێستا دەچم کۆشەشەکەی لێرە دەنووسم. ئێستا تەماشای ژمارەکانی خۆم دەکەم، هەردووچیان پۆزیتیڤن، 24ەکەش شەشەکەش، چونکە 24ەکە پۆزیتیڤە بەڵام نەمنووسیە لەبەر ئەوەی لە لای ڕاستە یەکەم ژمارەیە پێویست ناکە بنووسم، ئەگەریش بنووسم هیچ هەڵا نییە. ئەوجا ئێستا ڕێسای لێکدان تەواو. ئێستا ڕێسای کورتکردنەوەی دوو ژمارەیە هەردووچیان پۆزیتیڤن کەواتە ژمارەکان کۆ دەکەمەوە و ئەگەر ویستم ئەو هێمایەش دادەنێم هەرچەندە پێویست ناکە، بەڵام هیچ کێشە نییە ئەگەر هێمایەکەش دانێم کۆسی. ئەو بڕەکەی دیکە کە هەیتم چێندەرە پرسیاری 4 پیتی ب کەم پیتی ج واتە 4 جاران کەم 5 کەم ئەوجا پیتی ج ئیش یەکسانە بە 6. 4 جاران کەم 5 4 جاران کەم 5 تەنیا سەیری ئێرە دەکەم، ڕێسای لێکدان جێبەجێ دەکەم وەکو دەبینم کە تەنیا یەک دانە کەمم هەیە کەواتە لە ئەنجامەکەی ناچارم کەمە چیدیم هەبی چونکە کەمەکان دەبی ببنە جووت، یان هیچ نەبی یان دوو هەبی یان 4 کەم هەبی. 4 جاران 5 یەکسانە بە 20. ئەوجا ئێستا دەچم ئەو کەمەی ئێرەش دەنووسمەوە کەم 6. ئێستا سەیر دەکەم دوو ژمارەم هەیە هەردووچیان نێگەتیڤن کەواتە کە دوو ژمارەی نێگەتیڤم هەبوو ژمارەکان کە ژمارە کۆ دەکرێنەوە بەڵام هێمای نێگەتیڤ لە پێشیان
دادەندرێ. لێرە ناچارم هێمای نێگەتیڤ دانێم دەنا زۆر هەڵەی دەکەم ئەگەر دانەنێم. ئەوە تەواو. بگەڕێمەوە پرسیاری 41 پیتی ب واتە کەم 5 لێکی بدەم لەگەڵ 6 ئەوجا کۆ کەم 12 دانێم ب ج کۆ د. بینوسمەوە دەزانم کە پیتی ب کەم 5 لێکی دەدەم لەگەڵ دەزانم کە پیتی ج 6 کۆ دەزانم کە پیتی د 12 لە بەرهەندێ دەبی کەوانەی لۆ دانێ کەم 12. ئەگەر کەوانەی دانەنێم باش نییە. ئێرەش ئەوانە بسڕمەوە هەتا ئیشەکە ئاسان بی. ئێستا تەنیا تەماشای جارانەکەی دەکەم. یەک کەمی دەمیرم دەبینم زوو کەمە چی دادەنێم لە ئەنجامەکەی 5,6 سی. ئەوجە دێمە لای کۆیەکە. لێرە ئەوەی ڕاستی بی کە دوو ژمارە لە دوو یەک هات یەکەچیان کەم بوو یەکەچیان کۆ بوو هەمیشە دەبی کەمەکەی دانێ و کەوانەکەش لابم کەواتە دەنووسم کەم 12. ئەوجە ئێستا تەمەشای ژمارەکانی خۆم دەکەم. یەکەچیان کەم 3 ئەوی دیش کەم 12 واتە ژمارەکان دەبی کۆ بکەمەوە هێمای کەمیش لە پێشیان دانێم 42 کەم 42 نێگەتیڤ 42. ئێستا تەواو بووم لەو جۆرە پرسیارانە بچم بزانم تەواو نەبووم ببورن 42ش هەیە پیتی ب وە پیتی لێرە دابەشە هەر یەکسەر ڕەنگە لێرە چایکەم باشترە. پیتی ب دەکا کەم 5 لێکی دەدەم لەگەڵ پیتی د یەکسانە بە کەم 12 و دابەش پیتی ج یەکسانە بە 6. دەتوانم ئەو هاش بنووسم چونکە بەڵام نازانم چ دابەشی 6 هەردووچی دابەشی 6 ڕەنگە لێرە ئەوها بنووسم. زۆر کەس ڕەنگە هەڵەی بکە لێرەش بنووسم ڕەنگە ئاسانتر بی. ئێستا تەمەشای تەنیا لێکدانەکان دەکەم. دوو کەمی دەبینم لە لێکدان کەواتە لە ئەنجامەکەی پێویست ناکە هیچ کەمەچی بنووسم تەنیا ژمارەکان لێک دەدەم 5,012 یەکسانە بە 6 تەواو. ئێرەش ڕەشکەمەوە تا لێم تێک نەچی. ئەوجە 6 بینم دابەشی 6 بکەم ئیدی هیچ کەمی نابینم 0 کەم هەیە ئەمیش پێویست ناکە خۆم تێک دەم یەکسەر دەنووسم 10 ئەنجامەکەی کردیە 10. ئێستا تەواو بووم. پرسیاری 43 ئەشکەوتەکان بە ناخی چیاکاندا دەچن تا قوڵاییەکی نادیار. ئەوەش لیستێکە بە قوڵایی چەند ئەشکەوتێک بە مەتر. یەک لە ئەشکەوتەکان قوڵاییەکەی 300 مەترە چونکە قوڵاییە بە کەمیان نووسیا یەکەچیان قوڵایەکەی 46 ئەوی دیکە 350 ئەوی دی 212 و هەتا دوایی. ئێستا ئایا جیاوازی وشەی جیاوازی لێرە زۆر گرنگە ئاگام لێبی. ئایا جیاوازی نێوان کەمترین قوڵایی دەبی ئەم لێرە بزانم کەمترین قوڵایی لە هەمویان کەمتر کامەیە کەمترین قوڵایی
کەمترینیان لە قوڵی وە زیاترینیشیان 350 ئەژمێر بکە کەواتە ئەمن جیاوازێکێک کە دەبینمەوە ئەو ژمارەی دەینم ئەو ژمارەی یان ئەگەر بمەوێ قوڵاییەکەی بە ئەوەی ڕاستی بی جیاوازی هەمیشە دەبی لێرە بە پۆزیتیڤ بنووسێت چونکە تەنیا ئەمن جیاوازیەکەم دەوێ نامەوێ بزانم دەشزانم قوڵاییە کەواتە لێرە ئەمن دەبی ئەو ژمارەی بینم ئەو ژمارەی لێ دەرکەم یان باشترین شت ئەوهایە ئەمن هێڵکاریە چی بکەم واتە من ئەوها هێڵەکی دروست بکەم لێرە بۆ وێنە لێرە بنووسم 305 ئەوە قوڵاییەکەیە لێرەش بنووسم بۆ وێنە 46 ئەو ئێستا بژمێرم چەند مەتر هەیە لە مابینی 46 و 305 هەتا بزانم چەند مەتر هەیە ئاسانترین ڕێ ئەوەیە 305 بینم 46 لێ دەرکەم ئەو جیاوازیەکەیە 15 لێ بڕوە 9 چاری لێ بڕوە و لێرەش دوو ماوە کەواتە جیاوازی 209 مەتر قوڵاییە ئەوە بە پۆزیتیڤ دەبی ئەمن بنووسم وابزانم مەتر بوو بە مەتر بەڵێ جیاوازیەکەی ئەوهایە ئەگەر نا دەتوانم ئەوها بنووسم ژمارە گەورەکەی بینم ژمارە گەورەکەواتە بەخۆی و بە هێمایەکەی کەم 46 گەورەترە بەخۆ بەڵام لێرە ئەمن ئەوەی ڕاستی بە نەدەبووە ئەوها بینووسم ئەوە هەڵەیە دەبواە 46ەکە لە سەرێبی چونکە ئەگەر لە ژێر سفر بی قوڵاییەکەەوە ڕاستە ئەمن ئەژمێرکردنەکەم ڕاست بوو بەڵام باشتر وایە ئەوها بنووسم 46 لێرەش 305 ئەوجا بەبێ جێدان بە هێمایەکە دەتوانم 305 بینم 46 لێ دەرکەم یان لەسەرەوە دەست پێ بکەم کەم 46 و 305 لێ دەکەم کەم دیسان کەم 305 ئەوهاش دەبی کەم 46 کەم 305 ئەوجە پاشان کەم 46 دەنووسمەوە دوو کەم لە دوو یەک هاتیە دەیکەمە کۆ 305 پاشان لێدەرکردنە هەردوو ژمارەکان دیسان دەکاتەوە 259 و هێمای ژمارە گەورەکەش دادەنێم ئەوە جیاوازیەکەیە دەبی ئەمن ئەو هەم دروست کردبە لە یەکەم جار ژمارەی نێگەتیڤ هەمیشە لە خواردترە هەرچەندە ژمارەکە گەورە بوو ئەوە وەکو ئەوەی وایە لە ژێر دەریا یان نێگەتیڤی دیکە پلەی گەرمی ئێستا تەواو بوو پرسیاری 44 ئاراس هەتا قوڵی کەم 3 مەتر ژێر ئاو کەوت پاشان بەردەوام بوو لە دابەزین هەتا 5 ئەوەندەی ئەو قوڵیە کە بن ئاوی مەرجانیە قوڵی ئەو بن ئاویە مەرجانیە چەند مەترە لێرەش دیسان هێڵکاریەکی بکەم هیوادارم ئەو جارەی ڕاستی بکەم ئەگەر ئێرە ئاستی دەریابی واتە ئێرە سفرە ژێر ئاو واتە کەم سفر کەم 3 ژێر ئاو واتە لێرە کەم 3 دیسان ژێر ئاو کەوت 5 ئەوەندەی کەم 3 کەواتە من یەکسەر دیسان بۆ وێنە ئەگەرە من بە وێنە بیکە بچێشم لێرە مەسەلەن دیسان کەم 3 دیکە ئەواتە دەکاتە کەم 6 دیسان کەم 3 دیکە هەتا 5 جار
بەڵام پێویست ناکە یەکسەر دەینم کەم سەیەکەی دەینم لێکی دەدەم لەگەڵ 5 هەرچەندە لێرە پێویستی نەدەکرد تەنیا لێکدان یەک کەمی دەبینم زوو لە ئەنجامەکەی کەمە چی دەنووسم 3 جاران 5 15 کەواتە چووە ژێر ئاو هەتا قوڵای 15 مەتر. ئێستا ئایا پرسیاری 45 ئایا ئەوانە پارەکانیان زیادی کردیا یان کەمی کردیا وە زیاد بوونەکە یان کەم بوونەکە چەندە؟ ئەگەر زیاد بووە چەند زیاد بووە، ئەگەر کەمیش بووە چەند کەم بووە. یەکەم کەس ئاسۆ هەموو ڕۆژێک 24,000 دیناری خەرج دەکا. 3 ڕۆژ بێگومان پارەی کەم دەبی چونکە خەرج دەکا. کەواتە ئەگەر بمەوێ بزانم چەند کەمی کردیە 24 دەینم لێکی دەدەم 24,000 لێکی دەدەم لەگەڵ 3 هەموو کەس دەزانی 24 لێک بدا لەگەڵ 3 جاران 4 12 3 جاران 2 6 یەکیش 7 3 سفرەکەش دانێ 72,000 دینار. ئەگەر بمەوێ بە کەم دایدەنێم چونکە خەرج کردنە کەواتە ژمارەکەم بە کەم دادەنێم. کەمی کردیە 72,000 دینار کەواتە نێگەتیڤە. ئەحمەد هەموو ڕۆژێک 15,000 دینار وەردەگری 5 ڕۆژ بێگومان وەردەگری واتە پۆزیتیڤە. یەکسەر 15 دەینم لێکی دەدەم لەگەڵ 5 جاران 5 25 5 جاران 1 5 کۆد و 75,000 دینار پۆزیتیڤ ئەوە وەردەگری زیاد دەکا پارەکەی پێویست ناکە هیچ هێمایەکی بنووس. پرسیاری سامان هەموو ڕۆژێک 20,000 دینار وەردەگری بۆ ماوەی 3 ڕۆژ ئەویش هەر پارەی وەردەگری پێویستی نەدەکرد دیسان بنووسرێتەوە یان نا. بەڵێ ئێستا تێگەیشتم 3 ڕۆژ 20,000 وەردەگری بەڵام هەموو ڕۆژەکیش 18,000 دیسان وەردەگری بۆ ماوەی 4 ڕۆژ کەواتە 20,000ەکەی دەینم لێکی دەم لەگەڵ 3 پۆزیتیڤە دەکا 60,000 18 دەینم لێکی دەم لەگەڵ 4 ئەو دوایە کۆیان دەکەمەوە هەردوو ژمارەکان و هەمووشیان هەر پۆزیتیڤن. 60,000م هەیە لێرە پاشان 18 جاران 4 جاران 8 32 4 جاران 1 4 و 3 7 72,000 ئەو دوو ژمارەی کۆ دەکەمەوە و یەکسان دەبی بە 132,000 دیناری بەدەستێ زیاد بووە پارەکانی. وەریگرتووەتە زیاد بوو. پرسیاری 46 خشتەکە لە دوکانێکی بچووکدا جوڵەی داهاتەکان و خەرجیەکان لە ماوەی 1 هەفتە ڕوون دەکاتەوە. ناوەندی داهاتی ڕۆژانەی چەند بووە؟ ئایا قازانجی کردیە یان زیانی کردیە؟ کەواتە ئەمن دەبی تەمەشای خشتەکەی کەم سەیری ئەو پارانەکەم کە بە نێگەتیڤن 150 280 و 140 ئەوانە بەیەکەوە تاوتوێ بکەم چونکە هەرسێکیان نێگەتیڤن کەواتە ژمارەکان کۆ دەکرێنەوە هێمای نێگەتیڤیش لە پێشیان دادەنێن ئەوە زیانەکەیە 150 280 و 140 150 280 140 هەمویان کەمن کەم لە کاتی تاوتوێکردنی لێرە لێکدان نییە دابەش نییە کاتە کەم هەر دەنووسرێتەوە بەڵام ژمارەکان کۆ دەکرێنەوە 5 و 4 9 9 8 17
1 و 2 3 1 4 1 5 واتە 570 دینار ئەوە زەرەرە. ئێستا دەچم پارە پۆزیتیڤەکانیش کۆ دەکەمەوە. 160 190 250 355 پێدەچی قازانجی کردبی زەرەری نەکردبی. 160 190 250 هەر لێرە کۆکەمەوە تا ئاسان بێ. 160 190 250 355 5 و 5 10 9 و 6 15 10 و 15 25 و 2 لێرە 2 لەگەڵ 1 3 4 5 6 6 و 3 9 955 دینار ئەگەر ئەمن ڕاستم کۆ کردویتەوە بێگومان کەواتە 955 دینار و کەم لێرەش ئێستا ئەو دوو ژمارەی کۆ دەکەمەوە، یەکیان کۆیە یەکیان کەمە لێک دەرکردنە. 5 سفری لێ بڕوە هەر 5 5ەکەی دی هەفتی لێ بڕوە 15 هەفتی لێ بڕوە 8 لەو نۆیە ماوە 8 5 لێ بڕوە 3 بە کۆ واتە 385 دینار قازانجە. دینار قازانج چونکە ئەنجامەکە بە کۆ دەرچوو. ژمارەکانی پۆزیتیڤ گەورەتر بوون لە ژمارە نێگەتیڤەکان، بە تایبەتی 355 لێرە و 250